سڵاتان لێ بە بەڕێزان ئێرە زانکۆی گەشەپێدانی مرۆییە لێرە پێشانگایەکی تەکنەلۆژی زانستی پزیشکی وەروە کولتوری هوەری کراوەتەوە بۆ قوتابیانی زانکۆکە من دەمەوێت بەنامەیەم جارە لەگەڵ بەشێک لەو قوتابیانە کە پرۆژەی نەوعی ناوازەیان هەیە قسە بکەم زان پرۆژەکانیان چین چۆن دەتوان سوود بە هاوڵاتیان بگەێنن و ئایا چ لایەنێک توانوێتی یارمەتیاندا پشتیان بگرێ بۆی بتوان پرۆژەکانیان گەورەتر بکەن لەگەڵ مانابن من هەندێک لەو پرۆژانە تا پیشان دەدەم ێوەش بینەری پرۆژەکانیان بفەرموو. ئەم پێڵاوە دروستکراوە بۆ کەسانی نابینە کاتێکە لە بربەستێک نزیک دەبنەوە پێیان دەوتین هەر خوێندکارێک کارەکەی باشۆی لایەن سەرۆکاتی زانکۆوە پاداشتی مادیش کراوە. یەکێک لەو لەوحانەی کە باسی لادێ ئەکات 12 ساعتی پێچووە یعنی کۆمەڵێک کاتی خۆت کات لە ژیانت ئەگری بۆ ئەم لەوحانە لە ڕاستیدا ئێمە پرۆژەی زۆر گەورەمان بەدەستەوەی ئیشاڵڵا ئەگەر عمر باقی بێت ئەم هاوێنە هەوڵین کۆمەڵێک نەقسیم کۆمەلگایە پڕ بکەینەوە. ڕاستەکەی زۆر ناخۆشە تۆ هەوڵ بەی کار بکەیت و هیچ باڵپشتێکە نەبێ هیچ کەسێک هاوکاری و نەکات بەڵام سوورم لەسەرەوەی کە هەوڵی تیاوام و خۆم بە خۆم گەورەکەم. کاک محەممەد دەبیم لە پێشانگاکە چەند شتێکت عرض کردووە گەر بۆم شەرحکەی هەرێکە لەمانە چی ئەم پێڵاوە چییە ئەم گەراجە چیە دروست کردو ئەمانە شەرحێکی کورتم بۆ بکرد. گەراجەکە بۆ گەراجێک زیرەکە کاتێکە بتەوێت سیارەیەک بەریتە ژوورەوە لە گەراجەکە دەرگای گەراجەکە بەرز دەبێتەوە و ئەگەر بیخێتە ناو هەر شوێنێکی گەراجەکەەوە وەک دیار بێت ئەو شوێنە وا دەرەکەی کە ساریتە بۆی لیدەکەی ئەگوژێتەوە لە ناوێ پێک هاتووە لە چەند لیدێکیش کە ئێمە بەکارمانێناوە گڵۆب لە ڕێی موبایل ئەپلیکیشنەوە ئەتوانین هەڵەکەیت و بیکوژێنیتەوە لە ڕێگەی موبایلەوە کۆنتترۆلەکرێت کوژانەوە داگیرسان بەڵێ گوشانە و داگستانی لیدەکان لە ڕێگەی موبایل ئەپلیکیشنەکەەوە. ئەمەیان چی ئەم پێڵاوە؟ ئەم پێڵاوە دروستکراوە بۆ کەسانی نابینە کاتێکە لە بربەستێک نزیک دەبنەوە پێیان دەوتێوە تا نزیکتر بیتەوە سەوتی پێڵاوەکە دەگۆڕێت. ئەو کەسانی نابینان لە ڕێگەی ئەمەوە حاسەیە هەتا ینی ئەو کاتە ڕەبت کراوە بە گوێەوە هەستی پێەکە بەڵێ لە ڕێگەی گوێەوە ئەتوانێت هەست پێ بکە کە بربەستەکە لە بربەستەکە نزیکتر بووێتەوە. بەڵێ ئەمەی سێهەمیان ئەمەی ئێرە چییە؟ ئەمە پێک هاتووە لە شەقامێک بۆ پەڕینەوە کاتێکە ئەگەر کەسێک بێ پەڕێتەوە لە ڕێگەیەوە لە ڕێگەی بۆ تۆنەکەەوە کە دای ئەگەستێنێ تاسەکان بەرزەبنەوە و ئەگەر بشێوێت کە ترافیکەکە خۆی تاوا بوو داقیتەیە تاسەکان نزمبنەوە بە ئاسایەتوان فکری ئەمەیان شتێکت باز کرد پێشتر فکرەکە لە چیەوە هات چۆن بڕێردا ئەمایان دروست ڕاستەکەی ئەمان کچێک بڵین لە زانکۆی سلێمانی بەشی قلیاسان کاتێککە ئەویست بپەڕێتەوە سارێک بە تیژڕەوی هاو شێلای کوشتی بەداخەوە دەیەک لەمە پێشمون بیر ئێمەش ئەم بیرۆکەمان لەوە وەرگتۆ بۆ پاراستنی کەسەکان. کاک محەممەد بۆم جۆرە پرۆژانە کەس دامدەکە کەس یارمەتی داوی یاخود هەمووی لەسەر ئەرکی خۆتە هەمووی لەسەر ئەرکی خۆم کەس ناتوە یارمەتی بدا ینی پەرەیەک بەو بە شتانە بدا تۆزە گەورەی بکەن نەخێت هەمووی لەسەر ئەرکی خۆم کرد. ئاماجە چییە لەم شتانە ینی بۆ ئەتەوێ ئەم شتانە دروست بۆ بەرەو پێشچوونی وڵاتەکەی خۆمە. ئێستا ئەمە لە وڵاتانی تر ئەگەر هەبێ ئێمەش حەزەکەین وەک وڵاتانی تر با ئێمەش شتێکمان هەبێت لی ئەوام بچێ بۆ بەرەو پێشچوونی وڵاتەکە چاوێنی ساقی شەڵابیتە نمونە و شتێکیش دروست بکەیت کە خزمەت بە وڵاتی خۆشمان ئینشاءڵڵا. کاک تۆر سڵاو لێ سەد چاوەکەم باسێکی ئەم پێشانگایان بۆ بکەوەکو زانکۆ ئاماژتان لە ئەم پێشانگایە چی؟ بەڕێستان زانن زانکۆ هەر تەنها بریتینە لەوانەوتنەوە و ئەنجامدانی توێژینەوە زانستەکان ڕاست ئەمە گرنگە و کاری سەرەکی زانکۆیە بەڵام لە زانکۆی خوێندکار لە تەمەنێکە ئەبێت تۆ توانەکانی بتوانی بجوڵێنی ئەوەش بریتێ لەو توانانی هەندێک خوێندکار لە بواری هوەرا شارەزایە هەندێکەیە لە بواری وەرزشە هەندێکی کولتوری لایە لەبەرەوە زانکۆ کاری تەواو ئەبێ بەوەی کە بتوانێت ئەم توانایانش لە خوێندکارانە گەشە پێبە بۆیە زانکۆی گەشەپێدانی مرۆیی هەر وەک لە ناوکە شێوە هاتووە گەشە بەم توانایە بۆی ئەو خوێندکارە بتوانێت لە پاڵ پرۆسەی خوێندندا ئەمانش جێبەجێ بکە ئەم پێشانگاش لە چوارچەوەی ئەم چالەکێ. کاکتۆریەکێک لەو شتانی کە ڕەنگە لە وڵاتی خۆمانە هەمیشە گرفت دوێ بۆ قوتابی و خوێندکار ئەوەیە دام ناکرێت بۆ ئەم جۆرە پرۆژانە ئێستا من هەندێک لەو پرۆژانم سەرگشتی ناوازەی زۆرتیایە تەلەبەی ینی بەتوانای زۆرتیایە ینی چۆن ینی تەژەی تەلەبەکانتانەکەن چۆن هاانی تەلەبەکانتان دەدەن کە سارد نەبنەوە لەوەی بتوان خۆیان لە ڕێگەی دیکەوە
ئەو دامانە ئەو هاوکاریانە پەیدا بکەم بۆی پرۆژیان پێگەورە. ئێمە لە ڕاستیە ئەگەر باسی ساڵانی پێشوشکەین ئێستا ئەم ساڵ ئەمە چالاکێکی کە ساڵانە بە ئەنجامیگەین هەر خوێندکارێک کارەکەی باشۆی لایەن سەرۆکاتی زانکۆوە پاداشتی مادیش کراوە. و ئەگەر بێت و ئەو خوێنکارە پرۆژەی وێ بانگمان کردوون هەندێک خوێنکارمان هەر لە کۆلێجی زانست تەکنۆلۆژیا پێمانتون ئەگەر لە دەرەوە هەندێک لە کارەکانی تۆ بە ئەنجامەگات زانکۆ یارمەتی دەرە بۆی بتوانێت ئەو تەکالیفە مادی ئەکەوێتە سەرم کاری تۆ زانکۆ بتوانێت جێبەجێ کار بەڵە زانکۆ بە شێوەیەکی چاک پاڵپشتی ئەم جۆرە پرۆژانە ئەکاو بە گرنگی شەزان ئەو قوتابیانی کە پێشتر ئەم دامانتان کردوون ئایا گەیشتون بۆ ئامانجێک کە هەوڵیان بۆ داوە؟ ئێمە ئەگەر باز لە هەندێک حاڵت کەین ئێستا خوێنکارمان هەیە کە تەخەڕوجیشی کردووە بەڵام ئێمە زانین لەگەڵ دەرەوە خەریکە هەر کاتێ نەتیجە و شتەکانی بە دەرکەوت ئێمە یارمەتی دەرەبین و پێشمانوتووە ئەمە لەلایەکی ترەوانە ئێمە بەردەوام ساڵانە ئەم بەشەی لێ دەرچێت کە کۆرۆنا نەیهێش خوێنکارەکانمان گەشتکەن ساڵانە بۆ ئێراسمەس پلەس خوێنکارە نێری و نەتیجە باشیان هەیە و ئەمە ڕنگدانەوەی ئەم کارانەی ئێرەیانە. ئەمەی کە بەشداری کردو لێرە زیاتر بە شتی هوەری بەشداری. بەڵێ ئەمانە هەموو ئیشی دەستن ئیشی خۆ من کا ئەیان کێشمەوانە ئەمانە بووی ئەکریلیک بەکارەهێنم لەسەر لەوحا لەسەر خام مادەی خام بەکارەهێنم و ئەمانە هەر هەمووی ئەو لەوحانن کە بەشداریم پێکردون کۆمەڵ لەوحەی گەورەم هەیە لەگەڵ کۆمەڵ لەوحەی بچووکە لێرە بەشداریم پێکردون. ساق بێ چۆن هەوڵەدەی کەم پرۆژانی خۆت گەورە بکەی بۆی کە تەخەڕوج کرد لە دوای خوێندن وەکو پرۆژەیەک بمێنێتەوە هەمووەکو بژێوی هەم وەکو چۆنەڵی مانەوە لەسەرم بەهرەیی خۆت پەرەی پێم. طبعا هەموو شتێک هەوڵانە ئەبێ هەوڵی بۆی هەتاکوونە پێگەی ئەم ئیشانە ئیشی لەوانەیە ئەگەر ببینرێت کە ئیشێکی کاتێکی کەمی تا بەکارهێنن نەخێر یەکێک لەو لەوحانی کە باسی لادێ ئەکات 12 ساعتی پێچووە یعنی کۆمەڵە کاتی خۆت کات لە ژیانت ئەگری بۆ ئەم لەوحانە بەڵێ بە دڵنیای ئەوانێ هەوڵێم زیاتر و زیاتر بەردەوامم لەسەر ئیشەکەم و تابلۆی زیاتر بکێشمانێ هەتا بتوانم زیاتر دەستم ڕابێت لەسەر ئیشەکە و زیاتر بتوانم شتی زیاتر و جوانتر بکەم. کە دەبینی تەمان وەکو بەهرەیەکە لە جەرابەت کەس یارمەتی داوی کەس هاتووە ینی پشتت بگرێ ئیشەکەت بە گەورەتر بکە یان دامێکی مادیت بکاتاوەکو ئیشەکەت بەرەو پێشەوە بڕۆ خۆ دەمووی لەسەرێکی خۆت. نەخێر بەتاخەوانێ هەمووی لەسەرێکی خۆمە لێرە ئەکرێ بڵێن کە لە ناو کووردا زۆر ئەوە باو نییە کە تابلۆکان زۆر گرنگی پێبیرێ تەنها حەزێکی خۆمەکە بەهرەیەکە لە خۆمە کە پەرم پێیاوە و نەخێر هیچ هینێکی مادیم نییە تەنها ئەمە ساردن ناکاتەوە بڵێ ئیترواز لە ئیشەکە بێنی یاخود نەخێر بەردەوامە بی و ئامانجی گەورەتر ئەکی چونکە حەزی خۆمان نەخێر ئەوە وام لێ ناکە کە سار بموانێت چونکە حەزی خۆمە و حەزم بۆ ئیشەکە هەیە و بەردەوام ئەبم بە ئایمی لەسەری قەت ناوەستم. باسێکی ئەم جیازە چیە ئەمانی کە لێر دادناوە بۆم باسکە بزانمانە چێت. بەڵێ گیان ئێمە ڕێکخراوێکی لۆکاڵین با بڵێن ناوخۆی بەناوی سولی ئینۆڤیشن هاوس ماڵی داهێنانی سولی ئیش با بڵێن ئۆفیسەکەمان پێک هاتووە لە چەند بەشێکەوە ئێمە لەم ناو مەعمەلی جگەرەکەین ئۆفیسەکەمان با بڵێن پێک هاتووە لە چەند بەشێکەوە کۆورکینگ ئێریامان هەیە با بڵێن میکر سپیسمان هەیە کرافت ڕوممان هەیە ترینینگ ڕومیشمان هەیە ئەم شوێنێ ئێمە بۆ گەنجانە با بڵێن کۆورکینگ ئەریاکمان ئەتوانی ببی بە ئەندامێک لێ هەر کەسێک کە پرۆژەیەکیە بێیان بزنسێکی خۆی بێ ستارتاپێک بێت توانێت بێ لای ئێمە دانیشێ لێ ڕۆژانە ئیش و کاری خۆی بکە یان ئیشی بۆ پرۆژەکانی بکە. میکر سپیسمانەیە ئەم میکر سپیسە پێک هاتووە لە چەند تەکنۆلۆژیەکی تازە شتی تازەی لێ وەکو مەسەلەن 3D پرینتەرمان هەیە وەکو ئەمەی ئێستا لێرە دامانناوە با بڵێن لێزەر کەتەرمان هەیە چی بەڵێن CNC مەشینیشمان هەیە ئەم لێزەر کەتەرە ینی سێدووری ئەتوانی هەموو جۆرە شتێک کە پرۆژەیەک شتێکیش هەیە بێ خاستان ئەتوانی شتی پێ دروستکەی مەسەلەن ئەمانە ئێستا لێرەن بەمە دروست زۆربەی بێرە دروستکراوە بەڵێگیان مەسەلە ئەمە شتێکە کە بە فلکسبڵە هەمووی بە یەک پارچە دروستکراوە ئەمانەمان هەیە ئەوانەمان هەیە ئەمەش هەر بە هەمان شێوە بە بەو 3D پرینتەرە دروستکراوە لفتانی کە زۆر جاردێتە بەردەستی ئەو کەسانی کە میشانەکەن ئەو جۆرە جیازانە هەندێک جار مەوادەکەی لە وڵاتی خۆمان دەست ناکەوێت چی ئەەکەن بۆ یان نێبێ لەکەوە پیا ئێمە خۆمان ناڵێم ئێستا تەکنۆلۆژیەکی تازەیەکە ئەم شتە کەمە لە بابزانام لە سلێمانی ئەگەر یەکدانەیەک هەبێت وابزانام شتێکی وان بیستوە لژ لە بازار ئێمە خۆمان ئەو شتەمانێ بۆی لەسەر ئەو 3D پرینتەرە مەسەلەن بۆ فیلامنتە ئیشەکات ئەمە فیلامنتە باشە ئەم فیلامنتە خۆشمان هیچمان لێرەمان لاین لێرە دەست ناکەوێت لە هەرێمی کوردستان تەنان تقریبان تامڵم لە عێراقش دەست ناکەوێت خۆمان هەموو فیلامنتانە لە دەروی وڵات ئۆردەرەکەین پەرەی پێ بدرێت تاوەکوتر وردە زیاتر بێمەوە ئێمە با بڵێن GIZ فاوندمانەکە ئەمە GIZ فاوندمانەکە ئیتر ئێمە بەبوونی ئەوانەوە هەوڵێن ینی ئێمە شتێکی وا بکەین بتوانین ئەمە پەرە بێبین بە گەنجان بۆی بتوان دوو پرۆژە دووشتی باشی خۆیان
لا ئێمە بکەن. تان هەبووە گەنجان هاتبنە لایەوە دام کرابن و ئیشەکان گەورە بوو بێت بەڵێ گیان تەلەبەمانە بۆ ئێستا مەسەلەن لە جامعەی ئەمریکیەکە هاتووە لە ماوەی لەم پێش تقریباً 2 هەفتە لەوم پێش خۆیان وەکو ئێرە ئینەکیان نەبوو هاتن جسترێکی گەورەیان دروست کردووە هەر لەلایەنێمەوە خەڵکمانەیە ئیشی پیکەرسازی ئەکات کاکچێنەر نزار مەسەلەن ئەو بەناوبانگە لێرەشی پیکەری گەورە هاتووە هەر بە هەمان شێوە لەسەر نمونەی گەورەکەی خۆی بە قیاسی 3D پرینتەری گەورەمانێ 60 بۆمان دروست کردوێتەوە. کاکە سڵاو سڵاو لێبێ بەڕێزم. ناوی بەڕێستان ڕێژوان کەمال. کاک ڕێژوان لە چ بەشێکی و مەرحەلە چنە؟ مەرحەلە دوی ئایتیم لە جامیعەی گەشەپێدانی مرۆیی. ئەم شتێکە لێرە دادناوە پرۆژەیەکت نووسیوە گەر بم باسکی بزان پرۆژەکەی تۆ چییە؟ چۆن نەتوانێت خزمەتیش؟ پرۆژەکەی من سیستەمێکی بەڕێوەبردنی مارکێتە. ئەم پرۆژەیە لە توانایە هەیە کە سیستەمێکە کە لە توانایە هەیە ئادمین و یوزەر لە خۆی بگرێ. ئەم پرۆژەیە یعنی کاتێکی زیاتر بۆ خاوەندوکان بۆ ئەو شوێنانەی کە بەکاری هێن ئەگەڕێتەوە پرۆژەیەکە کە پارێزراوە یعنی سکیوریتیەکی باشی هەیە و هەروەها ئەدوین بڵێن بۆ مەسەلەی سیقە و بۆ مەسەلەی حسابات وەکو دەفتەرێکی حسابات وایە بەڵام ئەم بە چۆنەڵی بە دیجیتاڵی کراوە ئەتوانیت حساباتەکان و شتەکانت هەمی بە شێوەیەکی دقیق و بەوردی هەمی بزانی لەسەر ئەم سیستەمە. کاک ڕێژوان ئەمەی تۆ چ جیاوازێکی لەوەی کە ئێستا لە مارکێتەکانە هەیە ئەو جیاوازی چێکە لەمەی تۆ لەگەڵەوان جیاکاتەوە؟ ڕاستیەکەی ئەتوانم بڵێم جیاوازیەکەی ئەوەیە بەڵام زمانی نووسینەکەیەتی من بە زمانێک نووسیمە ئەو بە زمانە نووسێتی ئەو کۆمەڵی فانکشناڵەتی بەکارهێناوە من کۆمەڵێکم بەکارهێناوە خۆی ئەم شتە بەپێ ڕیکوایرمنتی ئەو شوێنە دروستەکرێت کە ئەو سیستەمەی ئەوێ بۆ نمونە تۆ بەڕێزت مارکێتێکت هەیە حەزەکەی سیستەمێک دروستکەیت و یەی بۆ لای من ئەڵێ ئەمەوێت سیستەمەکەم لەم بەشە و لەم بەشە پێک بێت لەگەڵ ئەوەی کە ئەو ڕیکوایرمنتانەی بەڕێزە وەرەگرم ئەبێ کۆمەڵێک ڕیکوایرمنت لە هەموو سیستەمێکا هەبێت کە ئیتر ضروریە بۆ نمونە سیستەمی لۆگین سیستەمی دروستکردنی یوزەر و ئەم شتانە ئەبێ هەمی لە ئەو سیستەمانەیە هەبێ یعنی ئەو فانکشناڵەتیانە بەڵێ وەکو لایەن هیچ لایەنێک دامی کردووی ئەم پرۆژانت گەورەتر بکە یاخود پەرە من بەهرانە بدرێ بۆی ئیشی گەورەتر و باشتری پێ بکرێت؟ لە ڕاستیدا ئێمە پرۆژەی زۆر گەورەمان بەدەستەوەی ئیشاڵڵا ئەگەر عمر باقی بێت ئەم هاوێنە هەوڵێن کۆمەڵێک نەقسیم کۆمەلگایە پڕ بکەینەوە یعنی کۆمەڵێک پرۆژەماندانەوە ئیسفادێکی زۆری هەیە بۆ بەکارهێنەران هەموو بەکارهێنەرێک دەتوانێت بە شێوەیەکی خۆڕایی بەکاری بێنێت و بەردەست بێ بۆ هەموو بەکارهێنەرێک. تۆ یارمەتیتاندا بۆ گەورەکردین پرۆژەکان یاخود هەمووی لەسەر ئەرکیشانی خۆتان؟ تاوەکو ئێستا هەر خۆمان ئیشەکانمان کردو هیچ لایەنێک پاڵپشتی نەکردوین. من کارزان لە بەشی زانستی کۆمپیوتەر قۆناغی دووەمم ئەم پرۆژەی دروستم کردووە بۆ هەر سەیدەلیەک کە خاوەنکار و کارمەندی هەبێ ئەتوانێت سوودی لێ ببینێت و چەند تایبەتمەندیەکی هەیە کە هەم خاوەنکارەکە بەجیایە و هەم کارمەندەکەش بەجیا سوودی لێ ئەبینێت. تایبەتمەندیەکە چییە؟ چۆن نەتوانانی جیای بکاتەوە لەگەڵ ئەو سیستەمانە کە ئێستا سەیدەلێ و دەرمانخانەکان بەکاری؟ هەنێک کار ئاسانیم بۆ کردووە کە بۆ نمونە ئەو کارمەندە پێویست ناکات یەکەی دەرمانەکان چێک بکاتەوانێ و بزانێکەی ئەکسپایرە بێ خۆی لە سیستمەکەیە هەموو شەوێک سەعات 12 چێکی کۆگا کاتەوانێ بزانێت چ دەرمانێکمان هەیە ئەو ڕۆژە ئەکسپایرە بێت و دەریەکات و هەر شتێکی کەشی هەیە کە پێش ئەوە بۆ نمونە بە 10 ڕۆژ ئەکسپایر بێ پێڵێ ئەم دەرمانە و 10 ڕۆژی ماوە بۆ ئەوەی کە ئەکسپایر بێت و پێ ئەڵێت پێشتر ئاگاداریەکاتەوە بۆ ئەوەی وەکوڵە لیژنەکە نەیە بیگرێ لە بۆی لیژنەکە نێت و پێی بگرێ چۆن ڕۆژێک پێشتر ئاگاداری کاتەوانێ ئەڵێ ئەم دەرمانە و نزیکە لە بەسەرچوونەوانێ. کاک کارزان ئەم پرۆژانەیەوە پرۆژەی نەوعین کەس هەبوو یارمەتیدامدا بۆ گەورەکردنی ئەم پرۆژانە یا گەرگی بم بەهرانە بدا بۆەوەی شتی گەورەتر و باشتری لێ دروست بکرێت؟ ڕاستیەکەی خۆمان یەکەم کەس بووین کە دەستمان پێ کردەوە بێ ئەوەی کە هیچ هاوکاریەک وەرگین هاوکاریەکانمان تەنها لە مامۆساکانمانەوە بن کە شتێکمان نەزانی و شتێک بۆمان ئەستەم بووە مامۆساکانمان پرسیارمان لێکردوون یارمەتیان ناوین بەپی توانای خۆیان کاتیان زۆر بۆ داناوین کە یارمەتیان ناوین خۆمان لەناو خۆمانە ڕەفیقەکان ئەم سێت لە بەیەکەوە زۆر هاوکاری یەکتریمان کردووە تاوەکو دروستمان کردووە پرۆژەکانمان. کارزانم پرۆژانە زۆربەی جار تێچووی مادیانەیە ڕەنگە قوتابیش خۆی نەتوانێت ئەو تێچۆ مادی هەمووی لە ئەستۆ بگرێت. هیچ کەسێک یارمەتێکی مادی داون بۆ ئەم پرۆژانەی گەورەکەن یا هەتاوکو ئێستا هەر لەسەر ئەرکیشانی خۆتان؟ ڕاستەکەی هەر لەسەر ئەرکیشانی خۆمان بووە هەر شتێکی بۆ بکەین هەرە بێ لەسەر خۆمان بێ هیچ کەسێک نییە دەستێک بگرێ بۆ ئەوەی کە پرۆژەکە و بەرەو پێشەوە بەری. ئەمە سارد ناکاتەوە لەوەی کە کەس یارمەتی نەداوی هیچ لایەنێک لە پشت نەوەستاوە بەڵام هەر خۆت بەردەوام. ڕاستەکەی زۆر ناخۆشەتەوە هەوڵ بەی کار بکەیت و هیچ باڵپشتێکە نەبێ هیچ کەسێک هاوکاری و نەکا ڕاستە ناخۆشە بەڵام ئەبێ کەسێک هەر کەسە لەسەر ئامانجی خۆی سوور بێ بۆ من ئەمە ئارەزوی خۆم بۆ کە هاتوومەتە ئەم بەشە بۆیە سوورم لەسەرەوەی کە هەوڵی تیاوام و خۆم بە خۆم گەورەکەم. ئەگەر ئەم پرۆژانە پشگیری بکرێت بە تایبەتی ئەم پرۆژەیە لە داهاتوە ئەتواندرێت خۆڵەکانیش لێک جیاکاتەوە بتوانم خۆم
لە ماڵەوە کۆنتترۆلی ئەو سیارێ بکەم کە لە شوێنێکە من نازانم لەکوێ ئاگاداری بم بزانم شوێنەکەی لەکوێیە و ماپێکیشدا بلێم بۆی کە بەسەر ئەو مابەیە من بێنمەوە بۆ ماڵ. ئەنجامدانی ئەم پرۆژەیە یارمەتیدانی تەلەپەی پۆلی 12 لە هەرمی کوردستانە کەوا ئاکات کە تەلەپەی پۆلی 12 گرفتی ئەوەی دروست نەبێ کە دەرەجەی پۆلی 12 بۆاتوانم بزانێت چی بەشێک وەرەگیرێ یان ئەتوانن تەفسیری پیشان بدەن ئەو تەفسیرش هەر بە کوردیە یان ئەتوانن خوێندن لە ئاەتی بۆ نمونە حەوت دەست پێ کردووە لەبەر کلیکمە لەسەر ئاەتی حەوتمان کردووە. بە دوو پرۆژە بەشداریمان کردووە پرۆژەیەکەمیان دروستکردنی سەدی خۆڵی زیرەکە بۆ منەتەوەی خۆڵەکەت پێێتەوێ فڕێ بیت بۆ ئەوەی چۆن بڵێ پیس نەبییان پارێزراوبی لە ڤایرۆس خۆی سەری سەتە خۆڵەکەت بۆ کاتەوە بەم جۆرە بۆ نمونە ئەگەر تۆ لە بەردەم یابی و بە 3 زمان سوپاس دەکا عەرەبی ئینگلیزی کوردی ئەمە تا ئێرە بەس ئەگەر ئەم پرۆژانە پشگیری بکرێت بە تایبەتیان پرۆژەیە لە داهاتوە ئەتواندرێت خۆڵەکانیش لێک جیاکاتەوە ئەمە چۆنەڵی حاسەیە هەر کەسەکە نزیک بێتەوە خۆیەکرێت بۆ زۆرێ بڵێ ئەمە تا ئاسێکی زۆر پێشکەوتونیە بەڵام ئەتوانرێت ئەم پرۆژانە پشگیری بکرێت بۆ ئەوەی خزمەتی زیاتر بکە کۆمەلگاکەمان بەرەو پێش بەرێ بۆ نمونە وەکارێک بە بۆ پاراستی ژینگە یەکێکتر لەو ئیشانە لە داهاتوە ئەتوانێت بیکە جاگنەی خۆڵەکانە بۆ من ئەم خۆڵە پاتریە تایبەتە ئەم خۆڵیان شوشەیە ئەمەیان خۆڵی ترە زۆربەی وڵاتان ئەو زبلانە هەرێکیان جیاواز وڵای لێرە ینی لە وڵاتانی تر تقریبان هەیە ئێمە ژۆکو گەنجێک حەزەکەین بەڕاستی لە کوردستان لە عێراق پشگیری ئەم پرۆژانە هەبێ بۆی ئێمەش بتوانین بەڕاستی چکە ئێمە پێمانوانیە هیچمان لە وڵاتانی دەرە و خەڵکی دەرەوە کەمتر بێت ئەمەیان چی ئەم پرۆژیانم ئاوت لێردادنەوە هیچی ئاوت پێڵێ لە ڕێگەی ئینتەرنێتەوە منە تۆ لە دووری ماڵەکەت یان مختەبەرە نابێت لێ نزیککەویتەوە لە ڕێگەی ئینتەرنێتەوە لە شوێنێکی دوورەوە ئامێرەکەت ڕەبتی ئینتەرنێت و مۆبایلەکەش ئەپێکمان بۆ دروست کردووە پێچی ئاوکەت پێڵێ ئێستم پێچی ئاوە تقریبان سروشتیە ئاوی بەلوعەیە نزیکی 9.6 لە ڕێگەم ئەپۆ پێمەڵێ ئەگەر ئاوی بەلوعە بووە ببوورە ئاوی قەتەر بووە نزیکی 8 بوو بەس مادەم ئاوی بەلوعەیە نزیکی 9 ینی تا ڕادێک سروشتیە بەس ئەم ئاویان سوێرە نزیکی 11.6 باشە ئەم پرۆژانەی تۆ هەتا ئێستا لەسەر شانی خۆت بووە یاخود کەسێک هاتۆ یارمەتیت بدا دامت بکە ئەم پرۆژانت بۆ گەورەتر بکە یانی جوعدێکت پێ درراوە ئەم یارمەتیت برێن نیشانە گەورەتر بەڵێ وڵای ئێمە لە کوردستان کۆمەڵە گەنجین ینی بە هەوڵی خۆمان خەریکی دروستکردنی پرۆژەی ئەلکترۆنی و ڕۆبۆتی کارەکەین بەس بەداخەوە لێرە زۆر خەمساردانە هەم بەرپرسەکان هەم خەڵک بەکۆی گشتی گرنگی نان بە زانست و تەکنۆلۆژیا لە کوردستان بەداخەوە ئەمە کارەکەیتی ئێمە کە زۆر لە دواوین ئێمە کە سەرنجی وڵاتێکی دەرەوەین ئەوان زۆر لە ئێمە پێشکەوتوتر بەڕاستی ئێمەش ینی نەگمن ئێستا دایان گەنجی داهێنەر هێن لە کوردستانە خەریکی پرۆژەی ئەلکترۆنین و ینی بەهرەمەندن بەڵام لایانی حکومی لایانی پەیوەندیدار هیچ هەڵوێستێکیان نییە بۆیە ئەمەش ئەنجامەکەیت ئێبینی ئەمە زۆر دواکەوتین بەڕاستی ئەم پرۆژانە هەمووی بە هەوڵی خۆمانەکرێ هیچ کەسێ دام ئێمە ناکات سەر ڕایەوەی کە پرۆژەکانمان ئەبیندرێت ئێوە بەردەوام بن ڕۆژێک لە ڕۆژانەوە ئامانجە پێکن کە ئێستا لە مشکی خۆتان ئینشاءڵڵا ئێمە هەر بەردەوامین و بێهیوانین و ڕەشبین نین ئینشاءڵڵا ڕۆژێ ئەم بارودۆخا گەڕێ و ئێتر هەر تاکێک بەرپرسیارەتی خۆی هەڵبگرێت کاکە سڵاوتان لێبێ باشی وەزی باشە هەردووجان سەرتان خستبۆ سەر ئەمە بزانم ئەمە چیە بۆم باس ئەم پرۆژەی منە کە دروستم کردووە لە 3 ئیش پێک دێت یەکێک لە ئیشەکانی ئەوەیە کە حاسەیە لە ڕێگای ئەم سانسۆرەوە کاتێک ڕێەکات بەربەستێت دێتە بەردەمی ئەگەڕێتەوە دواوە سەیری چواردەوری خۆیەکات هەر کاملا چۆڵ بێ بەو لایەیان هاڕوە ئیشی دووەمی ئەم پرۆژەی منە ئەوەیە کە ئەم پرۆژەی منە لە ڕێگای ڤۆیسەوە بە مۆبایلەکەم ڕێگای دەنگەوە کە پێی ئەڵێم موف فۆروارد بۆ پێشەوە چیە کە ئەڵێم موف باکوارد بە دواوە بە سەوتەکە بە دەنگەکە لە ڕێگای مۆبایلەکەمەوە ئیشی سێمی ئەوەیە من هەر لە ڕێگای مۆبایلەکەمەوە بە دوو جۆر کۆنتترۆلەکەم دانەیەکیانەوەیە کە وەکو دەستکی یاری سیارەکە لێخوڕی دانەیەکی تریانەوەیە بەم شێوازە شێوازی هەوایی با بڵێ ئاوا بۆ پێشەوەچی ئاوا بۆ دواوە بۆ ڕاست بۆ چەپ کاک ئیسماعیل وایە عەفومکەی لە ڕێگای دەنگیشەوە ئەتوانین ئێستا ئەمە کەیخەینە ئیش ئەو گلۆبێلە ئەگۆڕین بۆ منە کە من وتم پینک ئەبێ بە پەمەیی وتم ڕێد ئەبێ بە سوور بەو شێوازە کاک ئیسماعیل
ئەم پرۆژەی تۆ ئەتوانێت چ ئیشێکی گەورەی پێ بکرێ خزمەتی چ جۆرە کەسانێک بە چ جۆرە خزمەتێک ئێستاکە ئێمە لە سەرەتای خوێندنین ئینشاءالله بە تەمام لە داهاتووە ئەم پرۆژەی منە لە ڕێگای مۆبایل ئەپلیکیشنەوە وای لێ بکەم بۆ نمونە ئەم سیارەی منەوە کە لە پشتی ئەو بیناوەیە من لێمەوە دیار نییە بەو وای لێکەمە ئینشاءالله لەو حاڵەتەیە من بتوانم خۆم لە ماڵەوە کۆنتترۆلی ئەو سیارەی بکەم کە لە شوێنێکە من نازانم لەکوێ ئاگداری بم بزانم شوێنەکەی لەکوێیە و ماپێکیشدا بلێم بۆی کە بەسەر ئەو مابەیە من بێنمەوە بۆ ماڵەوە کاکسمایلۆک و لێرە دەبینم جەناب و کۆمەڵێک لەو قوتابیانەی تریش ئانی بەهرەمەندن شتی جوان و ناوازتان هەیە هیچ لایەنێک هاتووە دەعم تامکە ئەن هاوکاری تامکە پەرە بەم نیشانە بدا بۆ ئیشی گەورەتری لێ بەرهەم بێت وەکو لایەن هیچ لایەنێ نەهاتووە بەڵام ئەلحەقی زۆر پێم خۆشە باسی یەک دوو مامۆستای خۆشەویستم بکەم کە زۆر هاوکارم بوون یەکەمیان مامۆستا ئەدریس لە ڕووی معنەوی و مادیەوە پشتگیری تەواوی خۆی پێشکەش کردوم دووەمیان دکتۆر مامۆستا فاتیح ڕێز و خۆشەویستم بۆی هەیە ئەویش پشتگیری کردوم من ئەم پرۆژەیە سەرەتا لە بابەتی مامۆستا فاتیح پێشکەشم کرد لە دوای ئەو بابەتەی ئەوەوە پەرم پێدا و زیاترم کرد ئەم پرۆژەی جەنابەت چییە بم باس کە بزانم میتوانێت چ گرفتێک بۆ کۆمەلگەی خۆشمان حل ئەمە پرۆژەیە بوو لە 4 ساڵی خوێندمانە لە زانکۆی گەشتبێدان تاومان کرد و ئەنجامماندا ئەم پرۆژەیە ئێمە کردومانە ئەنجامدانی ئەم پرۆژەیە یارمەتیدانی تەلەپەی پۆلی 12 لە هەرێمی کوردستانە کەوا ئاکات کە تەلەپەی پۆلی 12 گرفتی ئەوەی دروست نەبێ کە دەرەجەی پۆلی 12 بواتوانێت بزانێت چی بەشێک وەرەگیرێ و سەری لێ بشێوێت کە بزانێت نتوانێت چی بەشێک هەڵژێرێ بۆ خۆی و هەر کەسە و ڕایەکی بۆ دەربڕێ ئەمە پرۆژەکە لەسەر ئەساسی نمرەی ساڵی پێشووتر دانراوە ئەمە لەسەر ئاسی ئەو دەرەجێ ئەێنێت کە لە پۆی 12 چەنی هێناوە لەسەر ئاسی ئەوە پیشانیە کە چ زانکۆیەک و چ بەشێک وەرەگیرێ باشە بەڵام زۆر جار نمرەکە تۆ نازانی ڕێژەی بەدەستێنانی نمرەی ئەم ساڵ چەندە ئایا ئەوە لەسەر ئەساسی نمرەی ساڵانی پێشتر ئەمە داتاکەنەوە یان ئەبێ ساڵانە دیسان داتای بکەیتەوە چونکە نمرەکانە گۆڕ لەسەر هەموو ساڵێکە نمرەکان ئەگۆڕدرێ لە وەزارەت توانێت ئێمە وەریەگرین و ئەبدەیت یەکەینەوانەیە و بۆ هەر زانکۆیەکی ئەهلیش کە تایەتی لە ڕێگەی ئەدمینی زانکۆکانەوانێ ئەبدەیتی ئەو بەشانە کە تۆ کە دەرەجەکان چەندێکە و بە چەندێک ژۆرەگیرێ و لەسەر ئاسی ئەو کورسیانی کە ئەو ساڵە چەندێک تەلەبە لەو بەشە وەرەگیرێ ینی ئێستا پۆلی 12ەکان توانین بڵین ئەو گرفتیانی تر کەمە بێتەوە لەوەی ترسیان هەبێت لەو کام بەشە ناویان دێتەوە زۆر جار لە ناو بەشەکانیش کە ئینووسن ترسی هەیە لە دانەیەک بێتەوە کە ڕەنگە خۆشی حەزی لێن نانا ئەمە ڕێک ئەیپێکێ کە ئەو بەشی کە خۆی حەزی لێتی ڕێک ئەو بەشی بۆ دیارە کات و ئەڵێ تۆ ئەو بەشە بە تەکیدی وەردەگرێ لەسەر ئاسی ئەو کورسی کە ئەو ساڵە هەیە و لەسەر ئاسی ئەو دەرەجەیەکی هێناوێتی ئەچێتە ئەو منافەسەیەوە نە منافەسەکە ئەوە نەکاتە نامێنێ لۆ دیژەسەر هیچ پەیمانگای نامێنێ کە بەشەکان بڵێ من فۆرمتان بۆ پڕەکەم و دوایش ئەو بەشی بۆ نێتوانێت ڕێک لەسەر ئاسی ئەم وێبسایتی ئێمە هەموو کێشێکی تەلەبە حالەکات و چارەسەرێکە ساڵانە کە نمرەی پۆلی 12 دێتەوە ئێوە نمرە ئێوە ساڵە وەردەگرن یا خودی ساڵی پێشووترە لەسەر ساڵی پێش ژوەرەگین و ئەو ساڵە ژوەرەگین تێکاتە پردێکشنێکەکە کە ئەڵێ ئەم ساڵ ئەو دەرەجێ وەرتەگرێت و بەشەکە پیشانەیە بۆ نمونە ئەم ساڵ قوتابیانی پۆلی 12 چەند مانگێکیان ماوە امتحانی 12 دەست پێکات چۆن بتوان سوود لێەوە بگین چۆن پەیوەندیتان پێوە ئێمە ئەمانەوێت لە ڕێگەی پەیمانگەکانەوەنێ هەم پەیمانگەکان و هەم مەکتەبەکانی شوێنە کاتێکە چەند بارکۆدی دەرەجەکانیان وەرەگرنەوەە کە بزان چەندیان هێنا و چن لە زانکۆڵانە پریکەنەوەنێ ئەو کاتە ئێمە لە هەموو مەکتەبەکان و لە هەموو پەیمانگا و شوێنەکانە باسییانەکەین بۆ تەلەبەکان لەو کاتەیە ئەوان ئەتوانن ئاشنا بن بەم وێبسایتە و ئەو کاتە ئەتوانن زانیاری وەرگرن ئەم پرۆژەی تۆ چییە ئەگەر بۆم بڕنکەیتەوە بزان چۆن خەڵکە توانین استفادەی لێ ئەم پرۆژەیە پرۆژێکتی قورئانە بە کوردی یوزەر ئینتەرفێسەکەی هەمووی بە کوردیە چەند بەشی جیاوازی تایە کە خەڵک وەکو ئەزانن ئێمە لە کۆمەڵێکی ئیسلامی ئەژین کە زۆربەیان ئەتوانین استیفادەی لەمە بکەن چەند فیچەرێکی زیاتیایە کە ئەپلیکیشنی کوردی ئەم فیچەرانە تیانین ئەنجا ئەتوانم ئێستا پیشانت بدەم کە بۆ نمونە لێرە بەشی قورئانمان هەیە هەمووی ئەپلۆدمان نەکردووە بۆ داهاتوو ئیشەڵە هەمووی ئەپلۆد دەکەن و پەبلیشەکەن لەسەر گۆگل پلەیە لێرە بۆ نمونە ئەگەر بچن لە ناو سورەتی مولک ئەم ژمارانەی لە سورەتی مولک کلیکە بڵن چەند ئۆپشنی تایە بۆ نمونە ئەتوانن زیاد بکەن بۆ لیستی نیشانەکان خەزنە بێت یان ئەتوانن تەفسیری پیشان بدەن ئەو تەفسیرەش هەر بە کوردیە یان ئەتوانن خوێندن لە ئاەتی بۆ نمونە حەوت دەست پێ کردووە لەبەر کلیکمان لەسەر ئاەتی حەوتمان کردووە لێرە
ئەی خوێنێتەوە دوایی گەڕانمان هەیە گەڕان بەس لە ناو ئەم سوورەتە ئەم گەرانە بە دەنگیش هەیە و بە نووسینیش هەیە کە بە دەنگ زۆر کەم نەمبینی وە لە ئەپلیکیشنی کوردی کە بە دەنگیان بەکارهێناوە بۆ نمونە لێرە ئەگەر بڵێم خەلەقە لەبەر دەجە هەیە بە خەلەقە تمام لێرە بۆمان دەرەچێ کە 4 جار لە سوورەتی مولک خەلقە هاتووە و هایلایتیش ئەکات لێرە نووسی 4 هەر وشەیەک بە دەنگ بیڵێیت هەموو شوێنانی کە وشە هاتووە پیشەن بەڵێ بەڵێ بە دەنگیش بە نووسینیش بە دڵی خۆت جارە نەخوراتە ناو گۆگڵ پلەیەوە هێستا هەر لەبەر تۆزە ئیشی تری ئەوێ کاتی ئەوێ بۆ ئەپلۆدکردنی هەمووی قورآن تۆزێ گەورەیە ئاەت بە ئاەت خەزنمان کردووە ئەنجا ئاەت سوورەتەکە هەمووی خەزمان کردووە ئەنجا ئەبێ ئاەت بە ئاەت دەنگەکەی خەزنی بکات چەندێکە خەریکەم پرۆژەی تقریبان 3-4 مانگ وانە 3-4 مانگ بەڵێ خەڵک چۆن ئەتوانێت سوود لەم ئەپلیکیشنی تۆ ببین وەکوتم چەند فیچەری هەیە کە لە ئەپلیکیشنی کوردیمان نییە بۆ نمونە وەکوتم لێرە سێرچ بۆ لە ناو یەک سوورەتەیان لە هەمووی قورآانە سێرچەکەی فیچەری لیمیتیدە لە ئەپلیکیشنی ترە لێرە توانین لە ناو یەک سوورەتە سێرچی بکات یان لە هەمووی قورآانە سێرچ بکات و دەنگیشتایە دوای ئەوەی لە گۆگڵ پلی بەردەست بوو ئەتوان ڕاستەخۆ لە مۆبایلەکانی خۆیان سوودی لێوەرگن یاخود جارێک ئەتوانن ینی ئیشەکەمان زۆری نایە بەڵام وەکو ئەڵێن تۆزی پارەی ئەوێ بێ دامی یان حەز ناکەن ئەم ئەپلیکیشنە داونلۆدیکن و ریکلامی لەسەر دابنێن ئەو ریکلامە تۆزی ئزعاجە بۆ یوزەر ئەگەر بەکاربێنێ ئەپلیکیشنی قورآانە ینی شتیوە ئزعاجە ئەنجا وەکوتم چەند فیچەرتیایە نیشانەکان ئەمەش فیچەرێکی باشە بوون ئەگەر گەشتم ئاەتی 33 بۆ لە بیرم نەچێ خەزنەکەم ئەچم لەسەر نیشانەکان ئەتوانم دیلێتی بکەم یان بچم لەسەر ئەو ئاەتە کاک محەممەدێکێک لەو پرۆژە جوانانەی جەناب دبینیم ئەوەیە وت من پرۆژێکم هەیە کە هەواڵی ناڕاز لە هەواڵی ڕاست بڵاو ئەنجیا بکەینەوە ئێستا زۆربەی خەڵک بەخۆشمانەوە ڕەنگە گیرمان بەدەست ئەمەوە خوارد بێت چۆن هەواڵێکی ڕاست لەگەڵ هەواڵێکی ناڕازە جیا بکەینەوە بزانمە پرۆژەی ئێوە چۆن کاکە پرۆژەی ئێمە ئێستا ئەوە ئێآیە خۆمان ئەلگۆریزمێک ئێناوە داتاسێتێکمان ئێناوە ئەو داتاسێت ئەو مۆدڵی ئێآی خۆمان فێر کردووە چی ڕاستە و چی ڕاست نییە بپەی ئەو ئەلگۆریزمی ماشین لێرینگا بۆمە دیارەکێ کەم نیوزە ڕاستن و کەم ڕاستنێن خۆمان ئەوە بە کوردی کرد ئەوە دووەمین پرۆژەیە بەم شێوەیە بە کوردی ئەبێ لە پێشی ئێمە بزانم جەماعەتێکی لە زانکۆی سلێمانی چەند دەکتۆرێکی لە زانکۆی سلێمانی کردووە خۆمان ئەوەی کرد لەسەر داتاسێتێکی هەر بە کوردی بوو کۆماندی فێسبوک بوون ئێستا ئێمە ئەتوانین بەپەی ئەو مێسۆدە ئەو هینە ئەو مۆدلی ماشین لێرینگ ئەنجامێک بەدەست ئێمە کەوێ بە کوردی لە ڕاستیە بە کوردی ئەوە تۆزێکی قورس بوو بۆ ئێستا لە زمانەکانی تر شتێک هەیە پێڵێن ناتچرال لانگویج پرۆسیسین ئەوە لە زمانەکانی تر زۆر گرنگی پێیادن و زۆر بە قووەتە زۆر کەس ئیشی لەسەرەکەن بەس بە کوردی بەو قووەتە نییە ئێستا هاوڵاتیان خەڵک چۆن نتوانێت سوود لەم پرۆژەی تۆ ببینێ بۆ ئیتر لەمە لە هەواڵ ڕاستەکە لەگەر هەواڵێکی ناڕەت جیا بکات باشە ئێستا خۆمان کردیە بە هین بە ویب ئەپلیکیشن ویب ئەپلیکیشنە لە ڕێگەی پایسۆن ئینشاڵڵا لە دوایی ئێمە ئینشاڵڵا بڵاویەکەن لەسەر سێرڤەرێک بۆ لەبەردەست هەر کەسی لەم کۆمەڵگەی بێ بتوانێت بەکاری بێنێ هەر تێکستێکی بێنێ ئەتوانێ بێنێ لە ناو ویبسایتەکە و چێکی کە بەڕێزانەوەی کە بینیتان کۆمەڵێ پرۆژە بوو کە لەم پێشانگایی تایبەت بە زانکۆی گەشەپێدانی مرۆیی هەندێک لەو قوتابیانە عەرزیان کردبوو قوتابیەکان ئەو پرۆژانەی کە هەیەە هەمووی لەسەر ئەرکی سەرشانی خۆیان بە توانای مادی خۆیان جێبەجێیان کردووە بۆی ئەمە ئەرکێکی قورسە لە سەرشانی ئەوان و ئەم پرۆژانەش ئەگەر بێت و دام بکرێن ڕەنگە بتوانیشی باشتر و گەورەتری لێ بکرێت بەڵام ئەگەر بێت و دام نەکرێن ئەمە ئەرکێکی قورسە لە سەرشانی قوتابی کە سەر ڕای خوێندنەکەی خۆی بێت هەندێک مەسروفی مادی لەسەر و پرۆژانەی سەرف کات و کەسی یارمەتی نەدا بەڵام وەکو قوتابیەکان دەڵێن ئەوان بێومێد نابن هەوڵی باشتر و چاکترە دەن بۆی بتوانن
ئەو شتێک کە خوێندویانە بیکەن بە بەرهەم و پێشکەشی کۆمەڵگەی خۆیان بکەن. ئەوەی کە لێرە بینیمان پرۆژەی ناوازە و جوانن کە لایەنی پەیوەندیدارەکە بتوانێت یارمەتیاندا ئەو پرۆژانیان بۆ گەورە بکات ڕەنگە هەم لایەنی حکومی هەم کۆمەڵگەی سوودی زیاتر لە توانای قوتابیانە ببینن. بە هیوایەوەی هەموو قوتابیانەی ئێرە بەسەر جەم قوتابیانی هەرێمی کوردستان بگەنە ئامانجی خۆیان و ئەوە بپێخن کە لە مێشی خۆیان دیاریان کردووە. بەنامەیەم جارێ مایکی پێیان کۆتایی هات تا بەرنامەیەکتر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.